خاتو ئافتا و لەگەڵەوەی خاوەن پێداویست تایبەتە و نابیستە و لاڵە و نابینایە بەڵام بەکاردەستەکانی هەمووانی توش سەرسوڕمان کردووە. من ئەگەر بمەوێ بە خاتو ئافتا و بڵێم ئاڵایکی کوردستانم بۆ دروست بکات دەبێت سەرەتا بە دۆستەکەی یاخود بە هاوکارەکەی بڵێم بۆ ئەوەی بە زمانی جەستە تێبگەێنێ چیم بۆ دروست بکاتم. بەڵێ خاتو نەگەر بێت و خۆت بە زمانی ئاماژە پێی بڵێ ئاڵایکی کوردستانم بۆ دروستکە چۆن تێی دەگەینی و ئاڵای کوردستانم بۆ دروست بکات. بەڵێنە بێ ئەنجامەکانی حکوومەت و قەیرانە دروستکراوەکان خاوەن پێداویستی تایبەتەکانی ناچار کردووە بۆ دابینکردنی بەشێک لە بژێوی ژیانیان پەنا بۆ کاری جۆرا و جۆر بەرن و ڕێگەی جیاواز تاقی بکەنەوە. ئەوەشی دەیبینن بەشێک لە خاوەن پێداویستی تایبەتەکانە کە دەیانەوێت لە ڕێگەی کارەدەستیەکانیان داهاتێکی کەم بۆ ماڵ و مناڵیان بەدەست بێنن. پێویستە بەهرەکانمان لە شوێنە گشتەکانداوە بە دڵخۆشیەوە بەدەربێخین هەر چینەکی لە چینەکانی کوردستان تووشی عەسەبی بۆ لەژێر ئابوووریەکی چڕی چەند ساڵەدا و هەروەها کە مەندامانیشار بەو ئابوووریەوە مەشغوڵ بوونەوە پێوە دەناڵێنن. ئەلحەمدولیلا بژێوی ژیان بەهرەکانیان کە تیاندایە دەتوان بژێوی ژیانیان بەڕێوەبەرنی دەتوان بژێوی ژیان بە بارەکەی کە خۆم دەیزانم و دەیکەم ئیشەکەی کە دەیکەم پێوە سەرکەوتو دەم. بە فیشەی ئێکسوارەتی خانمان بەشدارم و هاوڕێکانیشم هەرێک بە شتێک لە کۆمەڵەکانی تر داوا دەکەین نانی لەو خەڵکانە بە هیواوە بژێن دایمەن بە هیواوە بەرەو هەنگاوی نوێ و بەرز بڕوانن خاڵی باش بۆ خۆیان دابنێن بۆ ئەوەی بگەن بەو خاڵەی کە ئامان زیانە بەردەوام بن لە کارەکانیان داهاتێکشە لە هەمان کاتدا دەیفرۆشین بۆ داهاتەکەی بۆ خۆمانە هەرکەس بۆ خۆیەتی. ئامانج لەم پێشانگایە وەک سەرپەرشتیارەکەی دەڵێت قەرەبووکردنەوەی بەشێک لەو زیانانەیە کە دەسەڵاتداران بە توێژی کەم ئەندامانیان گەیاندووە تاوەکو بژبێتە هاوکارێک بۆ پڕکردنەوەی کەم و کورتیە داراییەکانیان. ئێمە هەستان بەکردنەوەی پێشەنگای تایبەت بە کەم ئەندامان وەکو ڕێزێک لە کار و چالاکیەکانە ئەمە زیاتر هەدەفمان لەو پێشەنگایکردنەوەی زیاتر گرنگیدانە لە بوارەکە بەهرەی ئەم کەم ئەندامانە خاوەن پێدا تاوەکو بزان ئەوانش گرنگن لەناو کۆمەڵگا پەراویز نەکراون خەڵکانی تر کۆمپانیایی تر بتوانی پێشانگای تر ئاوا چالاکی تر بکاتەوە بۆ خزمەتی ئەو کەم ئەندامان لەبەرەوانە نمونەیەکی جوانی سەڕووی ئەو زەوینە پێویستە خزمەتی تایبەتیان لێ بکرێتە. لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە قەیرانی دارایی بووەتە مۆتەکە بۆ ژیانی خەڵک ئەم سەختیەش لەسەر خاوەن پێداویستیە تایبەتەکان کە حکوومەت هێرێم پاشەکەوتی لە موچەکەی ئەوانیش کردووە کاریگەری زیاتری داناوە هەر بۆیە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان تەقە لە هەموو دەرگایەک دەدەن دەرگاکەی حکوومەت نەبێ کە بەوتەی خۆیان جگە لە بێئومێدی هیچی دیکەیان لێ دەست نەکەوتووە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.